Pakistan για τη συνέχεια και Bahar Bey με Welcome in Greece. Είστε σίγουρα πολύ καλό χειροκρότημα, γνωρίσατε και καταλαβαίνετε τους λόγους, με το βαμμένο περιοχή. هەر نەتەوەیەک خاوەن کللتور و دابوونەریتی تایبەت بە خۆی هەیە. کوردیش یەکێکە لەو نەتەوانەی هەوڵی داوە ڕەسەنایەتی نەتەوەکەی بپارێزێت. هەڵپەڕکێ و سەمای کوردی یەکێکە لەو بەشانەی کە کورد پێی ناسراوە. ئەوانیش دەیانەوێت کللتوری خۆیان بە هەموو گەلان بناسێنن. ماوەی زیاتر لە 30 ساڵ لە بەردەوام لەو تیپا کار دەکەم. ئێستا ڕاهێنەرم لەو تیپا. دیارە ئەو تیپا مێژووی دەگەڕێتەوە بۆ 35 ساڵ بەر لێ ئێستا تاوەکو ئێستا کە زیاتر لە 30 تابلۆمان هەیە. توانیمانە کەلتوری هونەری کوردی بە جۆرەی ئەو زانیارانی کە هەمانە بەرەو پێشی بین و یاخود نهێنین فۆتان لە ناو بچێتن. کورد خاوەنی سەما تایبەت خۆی، خاوەنی هەڵپەرچەی خۆیەتی، خاوەنی جلوبەرگ تایبەت بە خۆیەوە هەیە. دیارە هەر هەڵپەرچەیەک فەلسەفەیەکی خۆی هەیە. بە تێپەڕبوونی کات و پێشکەوتنەکانی دنیا و سەردەم گۆڕانکاریش بەسەر جلوبەرگەکاندا هاتووە، بەڵام ئەم گروپە بۆ زیندوو هێشتنەوەی ڕەسەنایەتی جلوبەرگی کوردی بەردەوام لە تابلۆ و نمایشەکانیاندا ئەو جلوبەرگانە بەکاردەهێنن. ئەو جلوبەرگە نییە کە لە بازار لەبەر دەکرێت. دەبی بگەڕێی بە دوو ئەساڵەتی ئەو تابلۆیە کە دروست دەکرێت ئەساڵەتەکەی بگەڕێی ببینیەوە. بۆ ماوەی 16 ساڵە لەو گروپە کار دەکەم. ساڵانێک ئەندام بووم، بەڵام بۆ ماوەی 4 ساڵە وەکو ڕاهێنەری ئەکسەرسایز لێرە کار دەکەم. خۆشحاڵم چەند ساڵێکە لەگەڵ کۆمەڵێک کوڕ و کچی جوان، کۆمەڵێک کچی بوێر بە تایبەتی ئافرەت لە کوردستان زۆر کەم لەو بوارە ئیش دەکات. ئەوان لە زۆربەی فستیڤالە کللتوریە جیهانیەکاندا بەشداری دەکەن و خەڵکانی بیانی ئامادە دەبن بۆ بینینی کللتورە جیاوازەکانی دنیا. کوردیش بێبەش نییە لەو نمایشانە. پێشوازیان پێشوازێکی زۆر جوان بوو لەبەر ئەوەی ناسینی ملەتێکی جیاوازتر لە خۆیان بە جلوبەرگ و شێوازی مۆسیقا و گۆرانی و حتا شێوازی ژانیشان ئێمە تابلۆکانمان کە باسی لێوە دەکات و لەگەڵ ئەوەشدا دوای تەوابوونەکان هەر هەموو هەداهاتن لێیان دەپرسین کە وڵاتی ئێوە بزەبن لە ڕووی جوگرافیاوە لەکوێ ناوی ئەو وڵاتە تاریخی ئەو وڵاتە هەموو لێیان دەپرسین. بەجددی پێشوازێکی زۆر باش بوو و خەڵک بە پەرۆشەوە سەیری پرۆگرامەکانی ئێمە و تابلۆکانی ئێمەیان دەکرد. گۆرانی فۆلکلۆری کوردی جۆش و خرۆشی تایبەت ئەبەخشێت بە چالاکیەکان. مثلا ئەو گۆرانی کە دەیڵێ بزەبەت عەرەکاتەکە هەمووی هونەرەمەندیەکان دێکا بە ئیشارەت تابلۆی درونەیە، تابلۆی ساوارە، ئەو شتانە هەمووی دەردەچی بزەبەت حەرەکاتەکە. زۆر جار لە ئاهەنگەکانی خاریز بەس بە ئیشارەت تێنەگەیشتن، بەڵام ئەو شتانێک کە حەرەکاتەکە کردیتیان ئێمە هونەرەمەندیەکان کردیتیان کچ و کوڕەکان زۆربەی ئەو خەڵکە بە چەپرە ڕێزانەوە
کە خلاصیش بوو هەر بە چەپڕێزانە دەمەکی خۆش بە چەپڕێزان ڕاوەستاینا بۆ ئەم گروپە جوانە. مەرجی وەرگرتنی ئەندامانی ئەو تیپەکەت سەرەتا دێن بۆ ئەو تیپە نابێ لە 18 ساڵ کەمتر و زیاتریشی لەوانەیە دەگاتە تقریبا 30 ساڵ زیاتر وەری ناگرین ئێمە چکە لەبەرەوەی کە وەریشیان دەگرین ئەوانە تاقی دەکرێنەوە دەبی جێسکیان مۆسیقی بیتن لە شولاریان گونجاو بیتن لەگەڵ ستایلی ئیشکردنەکە بگونجێ لەلایەن ڕاهێنانەکانەوە خولیان بۆ دەکرێتەوە. Ramosa, baba, Ramosa! ئەم تیپە لە چەندین فیستیڤاڵی نێودەوڵەتی لە دووەلەکانی ئەوروپی تێدا بەشداری کردووە. چیمان جیاوازتر نییە لەوانەیە زۆر جارەوە بە ئێمە بەشداریمان کردووە لە فیستیڤالەکانەوان یعنی بەڕاستی ئێوان شانازیان بەمە کردووە. مێژووی هەڵپەرکەی کوردی دەگەڕێتەوە بۆ 3000 ساڵ پێش ئێستا. بەڵگەشت بۆ ئەم قسەیە لە کوردستانی ڕۆژهەڵات لە قەڵای هەربیل تاشە بەردێک دۆزراوەتەوە کە هەڵپەرکێ و سەمای کوردی لەسەر نەخشێنراوە.